لە نێو یاریگایەکی خۆڵاوی و لە بەردەم قوتابخانەی دێ مناڵان بە دەمگەمەی تۆپێنەوە سەرگەرمی چێژوەرگرتنن لەو ساتە وەختە زێڕینەی ناوی منداڵیە. دابڕاو لە جەنجاڵی و ململانەی سەختی ژیان ئێستا جیهان بۆ ئەوان گزارشتە لەم گۆڕەپانە خۆڵینە. جیاواز لە گەورەکان، جیاواز لە شەڕی بەرژەوەندی و کەڵکەڵەی یەکتر شکاندن و مانەوە لە ژیان. ئێستا هەڵپەی ئەوان پێڕاگەیشتە بە تۆپی گۆڕەپان و بە ئامانجگرتنی ئەو ڕووبەرە بەرتەسکەی ناوی تۆڕی گۆڵە. کوڕ و کچان پێکەوە بەدەم مەناسە بڕکەی ڕاکەڕاکەوە هەر یەکەیان پەلەیانە کۆنتترۆڵی تۆپکەن و بە تۆمارکردنی گۆڵێک گروپەکەیان بەرنە پێشەوە. دیمەنی دایکێکی ماندووی دێنشین بە بابۆڵەی دەستیەوە سەرنجی ڕاکێشام. دواتر تێگەیشتم ئەو غەمی برسێتی منداڵەکەی پەلکێشی قوتابخانەکەی کردووە، چونکە لێرە جیاواز لە ژیانی خوێندنی شار فرۆشگە و حانوتیان تێدا نییە. هەڵبژاردننی ئەم گۆڕەپانە وەک یەکەمین بڕگەی چونە نێو ئەم ئەڵلقەی بەرنامەی دێبەدێ پەیوەندی بەو دنیا ساکارەی منداڵەوە هەیە کە خاڵیە لە ڕق، خاڵیە لە نمایشی پوچ. ئەوەی هەیە خوڵقاندنی چێژێکی قوڵە لەو کەرەستە و ئامادەکاریە سادانەی کە لای ئەمان لە گۆڕەپانی تارتان و چیمەن باڵاترە. ساتێک بە دیار دەنگە دەنگ و بۆڵە بۆڵی منداڵانی ئەوانەوە وەستاین. چاپڵەی مامۆساکەشان ئەوەندەی تر منداڵانی جۆژەدا و دڵخۆشی ئەکردن. بڕیار وایە بنەو بارخانەی ئەم جارەی بەرنامەکەمان لە دێی باغەجنێر بخەین. بە تەنیش زەی بچووکدا هێوە شێواز دەچینە دێک کە تا ئێستا فۆرم و شێوازی دێی کۆنی کوردەواری لەدەست نەداوە. هەرچەندە تەوژمی گۆڕینی خانووی گڵین بۆ خانووی چیمەنتە و بەردین ئەم گۆشەی نیشتیمانیشی گرتوێتەوە، بەڵام بەراورد بە زۆرینەی دێکانی کوردستان کاڵتر خۆی ئەنوێنێ. دیمەنی باغەجنێر لە دوورەوە ئاوەدان دەنوێنێ، وەک دەیەکی جەنجاڵ و پڕ جم و جوڵ دەرەکەوێ، بەڵام لەگەڵ پێخستنە سەر زەوی دێکە تێدەگەیت چارەنووسی دانیشتوانی ئەم دێش هاوشێوەی زۆرینەی دێکانی کوردستانە. بەشێکی زۆری دانیشتوانەکەی لە بێنازی و بێخزمەتیدا بە ناچاری ملی ڕێگای شاریان گرتوۆتە بەر و ئێستا تەنها خانوە قوڕەکانیان بە پێوە دەبینرێن. بەزمت شیفایە سادەی بۆم لێدا بار بوتونەی ئەو داردی دڵهاتاکەی چیماوە عمری فانی ئەو داردی دڵهاتاکەی چیماوە عمری فانی ئەو داردی دڵهاتاکەی چیماوە عمری فانی ئەو داردی لە دێی سەرکەڵک بە مامۆستا ئاسۆ عوبێد و کاکە ئاگای کوڕی و دوان لە دۆستانی گەیشتم. ئەمان بە ئەسڵ خەڵکی دێی باخەجنێرن. دوای هەندێک سەلام و کەلام و قسە و باس کەوتینە ڕێ بۆ مەنزڵی خۆمان.
مامۆستا ئاسوعبێت مامۆستایەکی خۆشەویست و هەڵسوڕاوێکی دڵسۆز و دیاری گۆڕانە لە سنووری ناحەی تەختەق زۆربەی کات هاوکاری ئێمە و تەواوی ستافەکانی KNN بووە لە سنووری خۆیدا بۆی ئەمجاراش بە خۆشحاڵیەوە خۆی و ماڵ و مناڵی زەحمەتیان کێشا لە ئامادەکردنی ئەم بەرنامەیەماندا گشتی پیرۆزی ئایایی گەردە نازادان شیرین زانم که توی زنداری وەک من عەوزاڵی ئای ئاخای غونچەی بەهاری هێوای تۆیەکە هێوای من هەزار من بێزار نەبم ئایایی تۆ بۆ بێزاری لە دەست پێکدا مەبەستم بوو بنکەی تەندروستی دێ بەسەر بکەمەوە تا لە نزیکەوە کەم و کوڕیەکانیان لە ڕووی دەرمان و کەرەستەی پزیشکیەوە بەرچاو بخەم ئەم خاتونە بە تێکەڵەیەک لە پۆشاکی پزیشکی و ماڵەوە پێشوازی لێکردین دەم بە خەندە بەرەو نێوبینای بنکە تەندروستیەکە ئاڕاستەی کردین هەر کە دواندم تێگەیشتم دڵسۆزی و خۆشەویستیەکی لە ڕادەبەدەری بۆ پیشەکەی هەیە هاوکات بوونی دا و دەرمانی پێویست لە بنکەکەشدا ئێمەی دڵخۆش کرد چۆن قەزان دەکەی ئای ئاخای تامەکەی زیان لە زیرەی زنجیر دڵت نەلەرزێن پێوەن بۆ لە شایایی نەوەک بۆ گیان کۆیە شارێک کە 2500 ساڵ پێشێستا ئاوەدان کراوەتەوە ئەو شارە لە ساڵی 1985دا قوتابخانەی تێدا کراوەتەوە ساڵی 1970 بۆتە قەزا و لە دێرینترین قەزاکانی باشووری کوردستانە یەکێکیش بووە لە قەزاکانی ویلایەتی شارەزووری ئەوسا کە ئەو کات سەر بە شاری کەرکووک بووە ئێستا 5 ناحێ و 190 دێی لەسرە تاقتاق یەکێکە لەو 5 ناحەیە و بە دووری 23 کیلۆمەتر کەوتۆتە باشووری شاری کۆیە و بە دووری 58 کیلۆمەتریش کەوتوۆتە باشووری خۆرهەڵاتی شاری هەولێری پایتەخت لە کەناری لای ڕاستی تەقتەقە و زەی بچووک سەرە خوار ملی ڕێی گرتووە سنووری جوگرافیای ناحەی تەقتەق 23 دێ لە خۆ دەگرێ ئێمە ئێستا لە دێی باغەجنێرین کە یەکێکە لە دێکانی دەشتی کۆیە و ناحەی تەقتەق بنیشین لەبم هەمارم گۆرێ ببەستینای ئاخای چون مەی گوتارە بەساتێ ناوی
لە یادانە بێ مەرجی جوانان گریەی هەژاران هەوارم لە دەشتی کۆیە خستووە هاتوومەتە سنووری ناحەی تەقتەق و لە دێی باخە جنێرم ئەو دێی کە تا ئێستا ڕنگ و ڕواڵەتی دێ پێوە دیارە خان و قوڕەکان ئەوە دەردەخەن تا ئێستا باخەجنێر وەکو جاران لە ژیانێکی سادە و خۆشدا دەژی لێرە دەمەوێت هەم لەسەر ئەم خانووە قوڕ و کۆنانە قسە بکەم هەم لەسەر و مێژووی کۆنیش قسە بکەم بۆ ناوەکەشی چەند ڕایەگەیە کە هەر یەکە و قسەی خۆیەکە بزانین باخە جنێرە یاخود باخە ژنێرە بە یەکەوە گوێبیستی قسە و باز دەبین لەم دێجوانەدا لە دەشتی کۆیە لە بنداری بایی نەختێ بنۆشین ئاخای لە خۆشاوی مەی هەوجا دەزانی کامیان جوانن بەیڕەنگی گەردەن بەیڕەنگی گۆنان دەشتی کۆیە و دێکانی دەوروبەری ناوچێشی گرنگی کشت و کاڵین زەی بچووکیش هەر لە مێژە ئەو پاڵنەر و هۆکارە بووە کە بۆتە بژانەوەی ناوچەکە لە بواری کەرتی کشت و کاڵ و ئاژەڵداری گەر دەسەڵاتێکی خەمخۆر هەبوایە ئەوە بە دڵنیایەوە ئەم پانتایە بە پیت و فەڕەت دەبووە سەرچاوێکی گرنگی داهات و لە هەر چوار وەرزەکەی ساڵدا سوودی لێدەبینرا بەڵام مەکدەبینرێ ئەم سامانە سروشتیەی بە نرخە بێنازانە ڕێدەکا بەبێ ئەوەی سوودی ئەو تۆی لێوەربگیرێ ڕۆژانی بەرخی وای ئاخای شەوانی شوانی باغەجنێر لە دەشتی کۆیە و بە دووری 7 کیلۆمەتر کەوتۆتە خۆرهەڵاتی ناحەی تەقتەق لە خۆرهەڵاتیەوە هاوسنوورە لەگەڵ دێکانی مخەڕەس و چۆم حەیدەر لە خۆر ئاواشەوە کوونە گورگ و تاڵەبانی گەورە لە باکووریەوە دێکانی تەکەڵت و ناسراغا و پەڵکانە لە باشووریشەوە هاوسنوورە لەگەڵ تەقتەق و سەرکەڵک و زەیبشوک ئەم دەیە سەر بەکەرتی ژمارە 37 هۆبەی کشت و کاڵی تەقتەقە و ڕووبەرەکەی 1835 دۆنمە و 2653 دۆنمی شیاوە بۆ کشت و کاڵ لەو ڕێژێش 2347 دۆنمی پشت ئاوە و واتە دەیمیە و 6600 دۆنمیشان بەراوە بە پێی داتاکانی بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ بێت گەورەترین ڕووبەری کشت و کاڵی ناوچەکە دەکەوێتە سنووری دێی باغەجنێر کە بە 27 کیلۆمەتر چوارگۆشە دەخەمڵێنرێ بەخەم فرۆشی تاکو پێم کرا شەرابم نۆشی هەتا توانیم ڕوومەتی مژی بەدەم قسە و باسەوە لەگەڵ چەند پیاوێکی ئاوایی چوینە سەرگردی پشداوایی کە بەسەر دێکەدا دەڕوانێت جگە لەم گردا گردەکانی گردی چاڵان و گردی تاعونان
دەوروبەری دێکەیان گرتووە. لێرەوە لەگەڵ پیشاندانی چەندی مەنێشی ئاوایی ئیترێوە شێواش دانیشتوانی دێنە لای ئێمە و قسە و باز گەرمتر بوو. باغەژنێر بە دوو شێوە ناوی دێنن، هەندێک دەڵێن باغەژنێرە، هەندێکیش دەڵێن باغەجنێرە. وەک باسی دەکرێت خاتونێک لەم دێدا بووە بە ئەمەک و ئازا و چاپوک بووە، توانیوێتی زۆربەی کارەکانی پیاوان بکات. بۆیە دێکە ناونراوە باخی ژنێر و پاشتر بووە بە باخە جنێر. هەندێکی تر دەڵێن باخی جونێر ناوێک بووە و پێی وتراوە باخە جنێر. ڕای سێ هەمیش کە لاوازە دەڵێن لە باخە هەنجیرەوە هاتووە، بەڵام بە کۆی گشتی ناوچەکە پێی دەڵێن باخە ژنێر و ئەم دەیە لە کۆندا بە چاندنی توور بە ناوبانگ بووە و بەهۆی نزیکیان لە زەی بچووکەوە باشترین جۆری تووریانە بووە. لەگەڵ کاک ڕەزا ڕەسوڵ مێژووی دروستبوونی دێ و چەند بابەتێکی دیکە دەخەینە بەر قسە و باسمان. باغەجنێر وشەیەکی لێکدراوە لە دوو بەرگە پێک هاتووە، سێ ڕا هەیە لەسەری سێ بیرروبۆچوون هەیە، بەس بیرروبۆچوونی یەکەمیانم پێ لە هەمویان ڕاسترا. باغەجنێر کە ئێستا ئێمە پێی دەڵێن باغەجنێر خۆی باغەژنێر بووە لەبەر ئەوەی هەست چاردەور و بەرەکەمان گوندەکانی جیرانمان پێی دەڵێن باغەژنێر لەبەر ئەوەی ژنەشی نێرانە هەبووە لەو گوندە. کابرایەک باخەکی دروست کردیە، ژنەکە زۆر بێر و چالاک و ئازا بووە، ناویان لێنا باغی ژنێر. لە باخی ژنێر و بووتە باغەژنێر، بەڵام ئەو ڕایی کە دەڵێن کابرایەک ئالەساس تورک بووە و بە ناوی جونێرەوە لێرە دانیشتە بوویتە باغەزنێر. ئەجا نازانم گۆڕانکاری بەسەر پیتی جە ئاهاتێ بوویتە ژە ئەوەی کە لای ئەوە یەکلایوەتە کامە ئەوی لای ئێمە یەکلایی بۆتەوە لە کتابەن نووسراوی بە نووسراوی دەنووسێ باغەزنێر، بەس هەر باغەژنێرەکەشم پێ ڕاسترا. ئاوەدانی مێژووی ئاوەدانی ئێرە مێژووی ئاوەدانی ئێرە بە گوێرەی کەوا باب و باپیرانمان لێرە دانیشتون لە 1950 ئەوانە لێرە ئێرە ئاودانی تێدا بووە. دوای ئەوە شوێنی تەوان زۆر ئەسەریمان هەبووە، کیلۆمەترێک لە باشووری ڕۆژئاوای گوندەکەمان ناوی فرەماڵانە لە باشووری ڕۆژئاواتی. ئەو توی وا دیارە ئەوێ ئەوی چەمەکە بەڵێ فرەماڵانی پێگوترایە، فرە یعنی زۆر ماڵی زۆر. ئەشکەوتی حوسێنی لێیە تیمەک لە سلێمانیەوە هاتن کەشفیان کرد، ئەو تیمە بۆیان دەرکەوتەوە کە چاخی بەردینەکان لەوێژیان بەردیان دیتەوە کەەوە چاخی بەردینەکان لێ بەڵێ. شوێنی ئەسەری تریشمان تەوان زۆرە، ڕوبەرشی زۆر گەورەی داگیر کردی باغەزنێر. شوێن ئەسەریەکان فرەماڵانە، شێرە سوارە، سەرمۆردە، کاو لە ڕەزە، کوچک نەخشینەیە. ئەمانە لەکوێ ئەم دێکەوت؟ کوچک نەخشینە کەوتوتە ڕۆژئاوای باغەزنێرەوە. سەرمۆرد بەجی بۆ ڕاکێشەکە این کێشە نیە بێزەبەت ئەو ڕاستەیە بەڵێ لای ئامودە بەرزەکانە. سەرمۆرد کەوتوتە باشوورمانەوە بێزەبەت ئەلێرە تقریبان 3 کیلۆمەتر دەبێ، ئەو ئێستاش پارچە گۆزە و ئەو شتانی زۆر دەیە. شوێنی کەشمان هەیە تەبعاً کاو لە ڕەز و کاو لە ڕەزیش کەوتیتە باکووری خۆرهەڵاتی گوندەکەمانەوە. بەڵێ بنار شاخەکە ئەوە بە ناوهێنان دەڵێن چای تەکەڵتوو، بەس تەمان سنوورەکەمان ئاوڕێژەکەمان لەو دیوە باغەزنێرە، ئەو دیو تەکەڵتووە، ئەو دیویش هەرهی باغەزنێر بووە، بەس کاتی خۆی فرۆشاوە. بەڵێ بەرزترین لووتکەشی لوتەقەلی پێ دەڵێن، ئەوە بەرکەسەری پێ دەڵێن. باسی ئەم مێژووی ئاوەدانەکەم مێژووی ئاوەدانی لە 1950ەکان 1930 ئێرە ئاوەدان بووە، ئاوەدانی زۆر تێدا بووە. لە ساڵی 1950 سەرژمێری 57 کە سەرژمێری کراوە ئێرە دوو بەقەدەر تەختەقی دانیشتوانەکە بووە، ئەوەنە زۆر بە بەڵێ. ئێستا حدودی دەگاتە 750 ماڵ، لەوانەیە تا 700 ماڵ ببێ، ئەوەی کەوا نفوسی باغەزنێرە. کۆنەکان تەبعاً کەسایەتی وامان هەبووە، مەسەڵ مەلا نوحی تێدا بووە، حاجی ئەمینی تێدا بووە، سۆفی حەوێزی تێدا بووە، حاجی حەوێزی تێدا بووە،
حاجی سادقی تێدا بووە ئەو کەساتیانەی کەەوە مەسەن زۆر کەسی تێدا بووە ناوبانجی هەبووە لێرە دیاری بۆ پیاوەشی دیاری بۆ لێرە لە زمانی عوسمانیەکان لە ساڵی 1912 بۆ 13 عوسمانیەکان هاتیتنە سەر ئەو گوندە و سەردەوری گوندەکەیان گرتیا دوو پیاویان تێدا شەهید کردیە ئیشان بە ناوی برایم حاجی و یشیان بە ناوی حەمەد برایمەوە لە ساڵی 63ش تەبعاً ساڵی حرسقەومیان پێگوتیا لە ساڵی 63 ئێرش تەبعاً کاول وێران کرا و تاڵان کرا و شتەکانیان هەموو بردووە دوای ئەوە لە ساڵی 87 ئێرە چۆڵ کرا هەموو چوینە بناری شاخەکە لە 87 ئەو گوندە تۆپباران کرا ئەو حەج زاهرەی پاش ماوەیەش کە لەوانەیە قسەی لەگەڵ بکەین ئەو بەخۆی بریندار بوو بە تۆپەکان لەو بانی تاالبانەوە ئێرەیدا بەرتۆپ لەگەڵ مامۆستاسۆ خەڵکی ڕەسەنیدێ لە سەربانیژی ماڵی باپیرەی هەندێک باسی ئاوادانی دێ و کەسایەتیەکانی دەکەین. دواتریش مامەولود کە کەمێک تووڕە دیارە و داواکاری هەیە بەڵام شارەزاشە لە ئاوادانی دێ. ئەویش دەخێنە چوارچەوەی ئەڵلقەی قسە و باسەکەمان و کەمێک لەو دەشت و دەرە سەوزەدا قسە لەسەر هەندێک بابەتی پەیوەستدار بە دێوە دەکەین کە ئەو پێی پێ بردووە بە تایبەتی لەسەر کارێزی دارەت و کە دەیەوێت بکرێتە بەنداو وە کەمێکیش دەچینەوە بۆ ژیان و بە سەرهاتی کۆنی دێ شۆخی عەیار فریبیدام بە سەحری چاوی خۆی مەحبوبی سەحار لە هیجرانە تەقم کردای ڕەفیقان کوا مەدەدکار ئەمان مردم عیلاجێ ساڵەڕێی پێغەمبەرە چار ویساڵ یا قەتلە یا تەسکین لارسێ بۆم بکەن کارێ دیارە لە سەرەتای ساڵی 1950 خوێندن لەو گوندە دەستی پێکردو خوێندنگای لێکراوەتەوە زۆربەی گوندەکانی وەکو نەگورگ و مخەڕەس و سات و خەڵاوانە بۆ خوێندن هاتووتنە ئێرە چۆم حەیدەر بۆ خوێندن هاتووتنەوە گوندە خوێند دویانە کۆمەڵە کەسایەتی دیاریتیایە و یەکەم کەس لێرە کە مزگەوتی کردوتەوە و مەلانوح بووە پاشەوەی مەلا سەعید کە کەسایەتێکی دیار بووە لێرە پاشان مەلا سەعیدمان هەیە پاش مەلا سەعید مەلا حەمەدەمینمان هەیە کە کوڕی مەلا سەعیدە لە ساڵی 41 لەدایک بووە پاشان لای باوکی فەقەی بۆ خوێندوتی پاش ئەوە چوویتە کۆی بۆ خوێندن لای مەلای گەورە و مەلا مەحسووم ئەوانە خوێندوویەتی پاشان زانکۆی بەغدای تاوا کردووە لە 76 لە سەرەتایی هەشتاکان بوویتە وتار خوێنی مزگەوتی گەورەی کەرکووک پاشان مەلا حەمەدەمین بەهۆی کەسایەتی و لێهاتوویەکەیەوە کە عولەماکی زیرەک و دیار بووە بوویتە مفتی کەرکووک لە ساڵی 1970 چەندین کەسایەتیکەی ڕۆشنبیری ئەوەی کە تیا هەڵکەوتووە و ڕێژەی خوێندەواری زۆری تیا لەو گوندە دەکرێت بڵێن زۆرترین ڕێژەی خوێندەواری هەیە لە تقریبن لە گوندەکانی سنووری دەشتی کۆیە زۆرمان هەیە یعنی ئەندازیارمان بە نمونە ئازاد مامەندمان هەیە کە بەڕێوەبەری شارەوانی تەختەق بوو تا 2-3 ساڵی پێشتر لوقمانمان هەیە ئێستا بەڕێوەبەری کارەبای کۆیە
کەوانە ئەندازیان کۆمەڵێک دکتۆری کەمان هەیە کە لە شارەکانی ترە لەبەرەوەی ناتوانێت ئێستا سەرژمێریەکی وردمان لانە بزانین ڕێژەکەی چەندە بەگشتی بەڵام ئەوەی تا ئێستا نزیکە 750 ماڵ بەسەرەوە لە کۆی شارەکان بڵاو بوویتەوە لە عێراق دەکرێت لە زۆربەی شارەکانی عێراق یعنی خەڵکی باغەزنێری تێدا گوندی باغەزنێری تێدا کە بڵاو بەهۆی زۆری دانیشتوانیەوە و گوندەکەش پێشتر ئاوەدان بووە پێش ئەمفال نزیکەی 110 ماڵ زیاتر لێ بووە لە بەوەی مەکتەب تیا بووە خەڵک کەمتر چوویتە شار و لێرەوە بەڵام لە دوای حکوومەتی هەرێم لە باتی ئاوەدانی وێرانەی بۆ گوندەکان هێنا لە جیاتی ئاوەدانکردنەوە بینیوتانە ئەوە زۆربەی کەلاوەی ئێستا خەڵکەکەی هەمووی بۆ پۆلیس و ئاسایش و پێشمەرگە لە شار بەهۆی نەبوونی کار و پیشەوە کە ئەوە بەستەماتیک حکوومەت دوای کرد گوندەکان چۆڵ بکرێت لە جیاتی ئاوەدانی ڕژێمی بەحث بەو هەموو تانک و زری پۆش و کۆپتەرە نەیتوانی گوندەکان چۆڵ بکە بەڵام حکوومەتی هەرێم زۆر بە شێوازەی سیستەماتی گوندەکانی چۆڵ کرد چونکە خەڵکە ئیش نەبێ ئاو نەبێ هیچ سەرچاوێکی دارایی نەبێ لە گوند چ بکە ناچارە کۆچ بکە بۆ شارەکان ئەوەش بەهۆی بێبەرنامەی پلانی حکوومەتی هەرێم ئەگەر حکوومەتی هەرێم پلانی هەبێ یعنی خەڵک ئێستا سێچار پیشەی هەیە سێچار ئیش دەکات بەهۆی نەبوونی بژێوی ژیانەوە سەرچاوی لەوانەیە ئێستا کابرا لێرە ئاژەڵ بەخێو دەکات جار هەیە لە باتی ئیسفادە لەوانەیە قەرزار بێتەوە لەسەری سەرچاوی ئاوی بە تایبەتی لە نەوەتەکان بەهۆی کەم ئاوی بارانیەوە سەرچاوی ئاوەکانی نەما ئەوەش بۆ هۆی چۆڵبوونی گوندەکان ئارێزی دارەتوو لە وەختی خۆی لە ساڵی پەنجاکان 53 و 4 لێدرایە وەستاکی ئێرانی لێدا وەستاکە ناوی وەستا نەورۆز بووە ئەو گوندەی ئێمە 15 فەلاحی تێدا بووە 15 فەلاح و نیو ئەو کارێزدا هی ئەو 15 ماڵە بووە ئەو 15 فەلاح بووە ئەو گوندەی ئێمە حەوت بەرە باب و بنەماڵەی تێدایە لە عوزرمان و ئیشمان و تازیە و خێر و شەرمان ئەمە هاوکاریەکمان کردی و برایەتیەکمان کردی و بێفەرق و جیازی خزمەتیمان کردیە لەخوا بەزیاد بێ هەتا ئێرەمان هینا لێرەش ئەوجا ئەوڕۆ نازم دروفەکە کوکوی دەستۆرە و چی لێ دێ بنەماڵەکان تافەی مام ئەوڵا حەبیب لە ئێرانەوە هاتین ئەوە زافن تافەی مام وەسمانە زۆرە لە مامڕەش و لە ناو شوانەوە هاتین ئێمە هەکە من مامۆلودم تافەی پیرداودم تافەی ئەمە لە داودە و زەنگەنەوە هاتین تافەی مام چۆخاسابی لە لای بادینانەوە هاتین ئەوانە بادینین تافەچکەمان هەیە ماری مەلازادە ئەو بە مەلاتی هەر مەلا بووین لە گوندەکە مەلای ئەو گوندە بووین بەخوای نازم بە مەلاتی لە کۆ هاتین پیاو چاکیانەوە پیاوی چاکیان هەبووە مەلان و هاتیە تافەی لە تافەکانی تافەی چۆخاوەسمان لە هەموو تافەکان خەدیمتر بە لەو گوندە ئەو گوندە هیوان بۆ دوای هەر تافەکات و هەندێکی ئەو مرکەی داگیر کردە و وەریگرتیە ئێستا ئەمە هەر خزمیەکین و هەر ڕێک و پێچین لەخوا بەزیاد بێ بە خێراتنی ئەو کەناڵەتان دەکەم بە خێراتنی ئەو برایەتێتان دەکەم ساڵی چەند بوو 5 بوو ئەوڕۆ 5 لەو پانکە دوناکەن ئەو دەغڵست پێ درونەی جۆمە کرد 5 ڕۆژ بوو ئەوڕۆکە 5 مانگە ئەوڕۆ ئەو ساڵ ئەو هادەنا ئەوڕۆ 5 ئەو دەغڵست پێ درونەمە کرد بەدازدەم دووریەوە بەرێ هەتا 25 شەمان درونەی جۆیە کرد 25 شێشمان درونەی گەنمە کرد 50 شەمان ئەوها بەداز درونەیە کرد قەلبێکی ساغ نەخۆشیمان نەبوو سەرێشیمان نەبوو ئەو ئافرەتە ڕۆژە هەتاوەرە کۆری دەکێشە ئەو قرشە کۆڕەی لێدەنا ئەو ڕۆ بە سێژ نیشان ناگیرێ ئەوش بەرای عالەمە هەر هەموو وەک جیزی ساغ بهی نەخۆشی نەبوو زەخت نەبوو هیچ نەخۆشیەک نەبوو عالەم ساغ و سەلیم پەروەردەی یەک خۆڵ واوین بۆ یەکمە بەست و بۆ یەک پێناوین ئێمە پەروەردەی یەک خۆڵ واوین بۆ یەکمە بەست و بۆ یەک پێناوین لە ناو یەکتیرە توواوینەوە لە ناو یەکتیرە توواوینەوە ڕێبواری
یەگڕێین جیانابینەوە ڕێبواری یەگڕێین جیانابینەوە ئێمە گیانێکی خەڵکی دێ بە گشتی سەرقاڵی کشت و کاڵ و ئاژەڵدارین ئەو ڕۆژەی ئێمە لایەن بووین ڕۆژی مەڕبڕینەوە بوو کە کارێکی هەرەوەزیە هەرەوەزی ئەمڕۆ بۆ ماڵی خاڵە حاجی زایر بوو هەر لەوێش نان و خواردن بۆ ئەو کەسانە دروستکرا بوو ئێمەش کەمێک لەسەر ئەو کارە جوانە ڕاوەستاین جگە لەوەش ئەم وەرزە وەرزی تەماتە چاندن و بامێ چاندنە کە بەروبوومێکی هاوینەیە خاڵە و حاجی زایر و ئەنجومەنی دێ لەسەر کاروباری دێ و کێشە و گرفتەکانیان دەدوێنم پەیمان منداوە تالاژی نابین بۆ تەنها ساتێ بێیەکتر نابین پەیمان منداوە تالاژی نابین بۆ تەنها ساتێ بێیەکتر نابین ئەگەر لەو دنیاش زیندوو بینەوە کام ماڵی توێ لەم خانە جوانانە ئەو ماڵای منە و دارە بندەی تیا و لای لۆنەی اینەکەی بەسەرەوەیە دارە بڵندەکە ماڵی توێ ئەوی نارێنشی بەرە قەسپەکەشی وا لەکنە قەسپەکەی والا بەرە قەسپەکەی لەک لێرە سەرقاڵی چین وڵی لێرە سەرقاتی بۆ سەرقاری پاتارین و فەلەحەتیە و پاتاڵم مەبەستمە ڕووماڵاتە مەڕووماڵات بەرێ بەڵێ خەریکی مەڕووماڵاتین و خەریک فەلاحەتین و زۆربەتان خانۆگڵەکانتان جێشتۆ بوو بەخوای ئەوەی ئەردی هەبوو بێ و ئەوەی حەزی لێ ئێستا من ئەلە لە خۆم حەزم لێنە بەجێی بێلم هەرماویدا هەرتیای ماوم و خۆشە بەس ئەو سارلۆی هەیە لە ناچاری بەجێی بێلم بۆ وڵی دەڕمێ دەڕمێ ئەو سار لە بلانە لە کاتی بارانەکانە زۆر خانێ ڕما ئێرە بەرە زۆریان ڕما و شەوەی بارانە بە قوتەکە چوینە ماڕان نەمانۆرەتیای بمینینەوە بەڕاستە ئەرێ وڵات چونکە لە بنەوە کار حاجی نەتان کردوەوە بەم سەلعیا تا نۆژەنی ناکەنەوە ئیمکانێتانە چاوەڕن حکومت بە قاروشتان بات واللهی ئەمن هەر لە ئیجادی حەزم لە عقاریش نەبوو بەس هەر حەزم لە گواستنەوە نەبوو دەنا پێمەکرا پێتەکرێ باش لە بۆ نیە بڵێ مەڵا ئەڵێن برینار بووی چ کاتێک برینار بەرێ لە 86 لە 6 لە بانی تارەبان و ئەو گوندەی بەر تۆپدا ئەو گوندەی بە بەر تۆپدا ئەلێرە ئەو کەیلە ئەلە خانێکەوە دیارە نەڕمایە ئەلەوێ کۆشکە ئەلا بە تاراییەکە کۆشکەی بە دیارەوە بوو ئەلەوێ ڕاوەستا بووم سێ نەفەر بوونی چەنەوە جەباری مامزەلال هەیە لە تەختەق ماری لە تەختەق حاج جەبار لەگە برازاجی کچکەرەی خۆشم حاج جەبار دەستی لەسەر شانم نا لەو بەرامبەرە ها لەو بەرامبەرەیدا لەکن ئەو وەردەی سەرێ دوخانێکی لەوێدا قەت دوخانم نەدیت بوو سپی بوو منیش گوتم ئەرە کاکە جەبار ئەوە چییە ئەو دوخانە ئەوە چیە و دووکەرە ئەویش لە دەمی نەهاتە دەرەبرە کورە تۆپە دوخانە و ئەلە ڕەسەد یەگرێ هەر یەکەم تۆپ لە مەیدا ئەمن لەگە برازاکەم بریندار بووین بە برینداری بردمانیانە تەختەق لە تەختە حوارە کەرکوچیان کردین سێ مانگ لە 5 شەو لە خەستەخانەم ناو خەستخانەی کەرکک دەنە بردمیانە ئایی کەرکک لەوە دیەکەتان چۆڵ کرد لەوەوە لە پاش منەوە دەیەکە چۆل کرا من بە برینداری ڕۆیشتم بەس لە پاش من دەیەکە چۆل کرا چۆل کرا هەموو چوونە و ئەشکەوتانە چوونە و کەندانە و ئەمنیش سێ مانگ لە هەیەی کەرکک بووم لە کەرکک جیران بەسەرە سێ مانگ لە هەیهەی کەرکک بووم ئەو جا دوای نەقری هەولێریان کردم لە هەولێریش تەسفیر هێنامیەوە کۆیە سێ مانجی لە کۆیە بووم ئەو جا بە سێ مانگ و 12 ڕۆژ سەر و سۆراغم نەبوو تۆ برینار کرای گیراشی دو سار جیرام لەسەو برینداریە دو سار فیرار بووم بەتەخەلیف بووم لەسا ئەوە گرتمیان 2 سار جیرام ئەلێرەش ناویان دامەچی ئەو شەڕە ئەلێرە کرا نافە کوژرا لە خۆڕەس ناویاندا گوتی ئەوانە پێشمەرگەن لە شەر جیراین ئەوانە لە شەر جیراین و لە شەر بەشداریان هەیە و لە برینداری جەبهە و شەڕن چەندی هاوار نەجاتی بوو کورە چەند سێ مانگ 12 ڕۆژ بەخوا لایەک کەرکک بووم هەرچی بەشەر نێزان لە شوێشم ئەو جا دوای تەسفیرات هینامیەوە هەولێر لە هەولێر هاتمەوە کۆ دیسا تەسفیر کرامەوە هەولێر
ئەو جارە بە قەرار باربووم قەرارێک بە سەراحات بەو قەرارە باربووم 2 ساڵ من لە زیندانی هین بوو کاک حەجزاید لێرەوەزان مەڕووماڵاتان زۆرە بەرە هەمانە کشت و کاڵ فەلاحەت چیەکەن ئەیمانە فەلاحەتیشمان هەیە وڵات داغڕەکەین و گەنمەکەین و جۆیەکەین و لە پێی دەشت بێ زەویتان زۆرە بەرە زەویمان زۆرە بەسگە لە زەی باشمان نێدەنە زۆرە هەرە تا هەرت مەیلۆ هەڵت خەڵک زۆر بێ هاتوێتەوە یا هاتەوە ڕۆیشتەوە دیسە بەخوای هاتۆ هەمووی ئەو گوندانە و قەیلە خانیانە هەمووی ماری تیا بۆ هەمووی هینی کرد و لەو بێ بارانی و قات قڕوگرانی هەمووی ڕۆی چۆ شار بەرە ئالا دەوری 30 مارە 35 مارە چ ڕێنگێ هات پیتەوە بەێ گرنگە دەکانەوەدان ئیشاءالله ئاوەدانە بێ ئێمە وەکو گوندی باغەزێر زیاتر لە 500 قسوورمانی ئێستا حالیان 51 مالی دانیشتووی لێیە سەرقاری ئاژەرداری دەکەین ئاوەکو زرعات پێشایشکە سار بوو لە بەرەوەی کارێزەکەمان ئاوی کەم کرد بە زۆر سال لە خوای بەزیاد بێ زۆرە زرعاتیش دەکەین بە جۆرەی خۆمان مەرداریش دەکەین و وەکو وڵاغ و حیوان و ئاژەر ئەو شتانش بەخێو دەکەین پێویستی وەکو مەکتەبمان بۆ کراوە مەشڕۆی ئاومان بۆ کراوە خەستەخانەمان بۆ کراوە قاعچمان بۆ کرا بەس وەکو قاع ئێستا پێویستیمان بە قاعشی لێهی ئافرەت ئافرەتمان نییە بۆ پرسە ئەوەمان زەرورە دووەم کارێزەکمانەیە کارێزی عامەیە نەکی مارەک و دوو هەم سروبی دەیەکەشە ئەگە حکومەت هاوکاریمان کە بەنداوەک مەسرەفەکی سوود شێوێ لەبەرەوەی مەسافەکەی وایە لە پشتەکەی بکە ئەوە مەمنونین سوودەکەی هەم لۆ زرعات هەم سوودی هەیە هەم لۆ سروبی خواردنەوە بۆ ڕێکمان لە ڕاشە هەم سوودی هەیە لۆ خواردنەوەمە بۆ ئاژەری بۆ هەمشتە دنیا ناتوانێ لەکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە یەک بۆ یەکتری خۆراکی جوانین لە دەنگانەدا بۆ یەک قوربانین یەک بۆ یەکتری خۆراکی جوانین لە دەنگانەدا بۆ یەک قوربانین عەشقی پیرۆزی ئێمە وەهایە عەشقی پیرۆزی ئێمە وەهایە هەتا خواوەندیش لێمان ڕزایە هەتا خواوەندیش لێمان ڕزایە ئێمە جانێکین لە دوو جەستەدا وەک شیعر و ئاواز لە یەک بەستەدا ئێمە جانێکین لە دوو جەستەدا وەک شیعر و ئاواز لە یەک بەستەدا دنیا ناتوانێ لێکمان کاتەوە دنیا ناتوانێ لێکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە 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 سەی لەوەدایە تا ئێستا خەڵکی کوردستان و دێکانی کوردستان بە تایبەت گلەیی و گازندیان هەیە لە بواری خزمەتگوزاری بۆ دێکانیان حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دێنشینان هەمیشە ئەم قسەی دەڵێن پلانی نەبوو بۆ ئەوەی دێکان بەو شێوەیە ئاوەدان کاتەوە کە خەڵک سوودی لێبینێ ئەژڵێن هەر بە سیستەماتیک و بە شێوەیەکی جوانتر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هۆکاری چۆڵبوونی دێکان چونکە زۆرێک لە خەڵکی کرد بە موچە خۆر بۆیە خەڵک نەتاقەتی کشت و کاڵ و نە ئاژەڵداری و نەباغداریشی ما بۆیە ئەچینە هەردەیەک چەندین خانووی ئاوا کە چەندین خزمەتیان کردووە بە چۆڵی و وێرانەی دەبینی.
کوردوتەنی دەستی ماندوو لەسەر سکی تێرە تینی گەرمای هاوین کار و چالاکی دەنیشینان سەختتر دەکا جا ئەگەر ڕەمەزانیش بێت ئەوە کارەکە دوو هێندە سەختتر دەبێت بە تایبەت بۆ خاوەن ئاژەڵەکان چونکە بە ناچاری دەبێ تەواوی کاتەکانی ڕۆژیان لە دەشت و دەر بەسەر برن سەڵاح ڕەزا کە پیاوێکی قسە خۆش و ڕەحسووکە هەر لە بەیانیەوە هاوڕێتی منەکە ئەو باسێکی ڕەمەزان و کار و فرمانی سەختی دەی کرد بۆمان ئەیدە دەیداد من لە شیوەن شێوەی لەیلا 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 ئەیەرە یار من لە شیوەن شێوەی لەیلا یا لە سەیر و سەودای خۆی لەم سەودای بازاری گەرما یار بەجێ نێشتوڕۆی دەدەیداد خوددا ڕەمەزان لە لادێکان قورسرە لە چاو شارە لە بۆی خەرکە خەریکی فەلاحەتی و ئاژەڵداری و ئیتر ئەو شتانەیە قورسرە لە چاو شارەوە ڕۆژ خەرکە خەریکی ئاژەڵداری و مەڕداری فەلاحەتی هەمیشە لە دەروان بەرە زیاتر مەسەن گەرمان دەبێ و تێنویان دەبێ و وەکو شار نییە ئیشی نەبێ و لەمارە بخەوێ و زیاتر لە سێ بەر بە زیاتر لە دەشە لە بە هەتاوە ڕەمەزان لێرە چۆن بەڕێەکەن مەسەن زۆر بەربان و زۆر خۆشە زۆر ئەو بەڕێ دەکرێت تەمان وەکو عامی برێن خەرکە بە ڕۆژوو دەبێ و پارشیوان کەباری تیا دەکرێ و ئیمساکی تیا دەکرێ و کاتی بەربانگەیش وەکو شار برن مەلای گوندیمان هەیە بانگ دەدا و بەرە لە مزگەوت فتارەکەنەوە و زیاتر لە مارە دەکەنە بۆی خەرکە کەم هەموو تقریبا 35 مارەی لێیە داواش مزگەوتەکە کەوتە ناو ئاوایەوە تۆ خەرکە کەوتە لای خوارەوە ئەی لە جەژنە مەسەسات بەرەو جەژنە ڕۆینێمە بەێ چۆن جەژن بەڕێەکەن لێرە زۆر خۆشە بن ناو کاتی ڕەمەزان برن کە پاش مانگە ڕەمەزان کە تراویحی تیا دەکرێ بەرەو جێژنە دەڕوا جێژنەی تیا دەکرێ و کاتی جێژنە پیرۆزە و گەدەن ئازایی دەکرێت لە گەریەکتری و تەمان مانگی ڕەمەزانی بۆ چیە بۆ دوورکەوتنەوەی لە گوناح و زیاتر بەستە نەفسی خۆتە زاربی و یتر تێکەری گوناحانەبی تر بۆ ئەوشتانێ و کاتی جێژنەشکە دێ خەرکە گەدەن ئازای لێ دەکات جێژنە پیرۆزە و ناو گوندی ناو مزگەوت خەت دەبنەوە سعادەی شەو پێشمەرگە دەهاتن لە دەکەیانەدا بەخوا جاروە پیاوشم لە مار نەبوو خوشکم ئێمە خوشک و براین وەرە دەرکەمان لێ بکەوە دەرکەم لێ دەکردنەوە دەهاتن نانم دەدانێت دەڕۆیشتن دەهاتین بەیانی هەڵستاین دەچوینە دەشتێ وەڵا درونەمان دەکرد و جێرەمان دەکرد و دەهاتینەوە حیوانمان دەدۆشی و مانگامان هەبوو هەموو شتێکمان هەبوو و نەوەڵا هیچی لۆ نەکرا نەوەڵا باوکمان ئەوتان چ ئاوەچان لۆ هینان ئەلێدانا ئەوە چۆڕە ئاوەکمان نییە ئێستا ئالانەگە ئاوی خۆمان نەبێ و ئاوی کارێزی خۆمان نەبێت چۆڕە ئاوەک نییە بخۆینەوە هاوینان بەخواوەتە بیرم دو ئەلە لە خۆم بیرم وا لە حوشەیە هەرچی دەدرێ ئاوەکەی ناخورێتەوە ناچارم دەبێ بیخۆمەوە هەمووی ناچار هەمووی بیری متوازی لێدایە نە ئاومان هەیە نا کارەبایەکەمان ئەو هایە بە حەقەت شەو ئەو ڕۆژی تۆزە گەرما بێ نیوەڕۆ دەیبڕن ئەو ڕۆژی تۆزە سەرما بێ نیوەڕۆ دەیبڕن یان شەو دەیبڕن لێمان هەر پێشوو لە خواردمانی هەر مێشوو لە خواردمانی نا ئەو جاو گۆڕ و نا ئەو هینا ئەوە نەما وڵا دێن بە دزیەوە هەر بە دزیەوە دێن کاتێک دومارە ڕێژ دوکنە هۆرە ڕێژن دەرە پەڕن دەڕۆن نازانیت چیان لێ هات ناشیان دینەوە بەخوای دەگەڕێن بەس ئەخ من خانی چەمان تۆ چ بڕێژم ناشێنە ئەو هۆڵانە هاوڕێکی لێمدایەوە باجل کوردی ئاڵەوە هاوڕێکی لێمدایەوە باجل کوردی ئاڵەوە نازانم قەستێکی بۆ بەم ڕەمزێ ئیشارەوە نازانم قەستێکی بۆ بەم ڕەمزێ مانگی ڕەمەزان ئەگەر چی مانگێکی پڕ بەرەکەت و پیرۆزە بۆ مانگێکی خۆشی بۆ هەموو مسلمانان بەڵام بۆ خەڵکی دیەکانیش ئەبێتە مانگێکی تا کەمێک زەحمەت بە پێیەوەی ئەوان
ئیش و کاری ڕۆژانەیان زیاترە لە شارنشینەکان و بە تایبەتی لەم وەرزانەدا کە ئەبێتە وەرزی کشت و کاڵکردن و درەوکردن و زرعاتکردن و ئاژەڵ بەخێوکردن و ئاژەڵ ڕادان هەمیشە دێنیشینان لە دەرەوەی ماڵەکانی خۆیانن. بۆی ئەمانەڵێن ڕەمەزان ئەگەرچی چەنە زەحمەتیش بێ و چەنە توونی و برسیمان بێ بەڵام بۆ ئێمە مانگێکی خۆشیە ماندووشە بین چونکە دەزانین لە کۆدایدا پاداشت لای خوای گەورەیە و پاداشمان دەدرێتەوە بە ئومێدیەوەی ڕۆژی هەموو لایەک قبول بێت و مانگی ڕەمەزانیش مانگێکی پڕبەرەکەت و خۆشی بێ بۆ هەموو خەڵکی کوردستان. الله بار وجار وجار والله كاتل بندا سر جەوهەر و مەزهەری بەرنامەی دێبەدێ ئاشنای بینەرانی خۆیەتی هەر لە دەست پێکەوە غەم و هەمی دێنشینان و گرنگیدان بە کللتور و کەلەپوری کوردی بە ئامانج گرتووە هەمیشە مەبەستمان بۆ و کارمان کردووە ئەم بەرنمەیە سەکۆی ڕاستەقینەی دێنشینان بێ بەرجەسەکاری ئازار و زامیان بێ دەرخەری کەم و کوڕی و ئاستەنگیەکانیان بێ ئێمە لە مێژە عەوداڵی ئەو چیرۆکانین کە دەستی قلیش و لەرزۆکی پیرێکی ئاخرخێر و دایکێکی ڕەشپۆشی چاو لە ئاسۆ و جووتیارێکی دەست بە بێڵی جەستە نیشتوی سەر ئارەقا دەیجەڕێتەوە ساڵانێکە دێبەدێ بە شوێن ئەو چیرۆکانەوەین پاژماوەی ڕووخاوی خانوێکی گڵین زەویەکی وشکەڵاتوی تین و باخێکی ژاکا و پەشمردە دەیگێڕێتەوە زۆرمان هەوڵداوە ئاوێنەی پەرشبوونەوەی وێنەی ڕاستەقینەی ژیانی سادە و ساکاری دێنشینان بین بەبێ ڕوتوش بەبێ خوڵقاندنی پاڵەوانی درۆینە پاڵەوانی ڕاستەقینەی بەرنمەکانی ئێمە تەنها و تەنها دێنشینانی ڕەسەن بووە باجل كردي شوروا جنكات مبارك بيه باجل كردي شوروا